بەڕاستی مانگونی وەک لەوە پێش ئەگەر سەیری دوکردووە لە پێش کارگەکەی مەزیاتر لە 200 تەنکەر ئاو ڕاوەستا تەنکەر بەس ئاوی بەلوگەڕەکان لەگەر تەوابوونی بەشێکی لە پرۆژێ ئاوی خێرای هەولێرێ ئێستا زۆر کەم بۆ تەنکەرەکان ئەوانی کە ئاویان گەیشتێ ئەو تەڵەب ناکەن ئاو لەمە نابن ینی تەنکەرەکان لەخوای بەزاتی ئێستا کەم بیتەوە بەس هەندێک گەڕێکمان لە هەولێرێ تەواوی ئاوی خێرای پێ بگاتن ئێستا لە ژێر چاکردنەوەی بۆڕەکاندانە ئەوەش تەواوی بەڕێی من زیاتر تەنکەرەکان هەموو ڕادەوەستن ئیشی تەنکەر نامینێ لێرە ئەو ناگواستۆ بۆ هیچ گەڕەکەی هەولێرێ ئێستا 170 کەمی کردیە ئەو تەنکەرانە 170 کەمی کردیە ئەگەر گەڕەکەەکانی سەر کارێز قەتەوی مامزاوا ژیان ئەوانە پەیوەندیتان پێوە دەکەن نانە ئێستا ئەوانە پێویست پەیوەندی بەمە ناکەن جاران هەم پەیوەندیان پێوە دەکردین بەس ئاویان بگاتێ ئێستا کە لەبەر ئەوەی ئاو گەیشتە وێندەرێ ئاو بەبێ مزەخە بە سەربان دەکەویتن داوای ئاو ناکەن ئێستا 130 تا 140 مایە ئەو گەڕەکانەی لە ژێر چاکردنەوەدان یان تا ئاوەکەیان پێڕادەگاتن و ڕەبتی بۆڕێکان دەکرێت ئەگەر ڕەبتی بۆڕێکان بکرێت تا مانگەشکە ئەوەندەش نامینێتن